من ناوم كەنعان خضر محەممەدە فەرمانبەرم لە بەڕێوەراتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی هەولێر لە وەزارەتی ئاوادانکردنەوە. ئیشم لە کارگەی قیری قەتەویە، ئیشپێکەری کارگەی قیرم. لەمێژە لەو کارە ئیشێ دەکەم لە بیدایەتی معمەلەوە. ڕۆژانەش سعات 5 بەیانیان معمەلی ئیش پێ دەکەی هەتا ئیشەکە تەواو دەبی. ئێواران ئەوجە دیار نییە سعات 3 4 5 دیار نییە. ئەمە 5 سەرخێزانی لە ماڵەوە مناڵەکانشم قوتابین جارێ کۆلێژیشتیان تەواو نەکردێ بەڵام دەخینن. ئەمە 5 سەرخێزان سوودمەندین لەو کارگەیەی کە بژێوی ڕژانمان لەسەر ئەو ئیشەیە. من ئامادەی پیشەسازی تەواو کردووە بەشی میکانیک و لەو کارگەی ئیشێ دەکەم. زۆر پێخۆشحالیشم کە لێرە ئیشێ دەکەم. لە ئیشەکەی خۆم زۆر مرتاحم الحەمدولله. کاگە ئاراز بەو عەمەلانە بدێ بێتە خوارێ معمەلی ئیش پێ دەکەینەوە دووبارە ئیش دەکەینەوە. ئاگادار بن. ولكن معمەلی معادینە خوارێ دەستێتە. ئەو ڕسایکردنە سیستەمەکی نوێیە، سیستەمەکی زۆر سەرکەوتوشە و ئەمە کە لێرە ڕسایکردنمان ئیش پێکردە زۆری ئیستفادەمان لێ کردیە. وەکو موادە ئەوەلیەکان کەمتر سەرف دەبی. ئەو ڕسایکردنە بابلێن بە نسبەی 15%مان هەیە، نسبەی 125مان هەیە. ئەم بە نسبەت سوتەمەنی کەمتر سەرف دەبی و موادەکەشمان قیڕەکەشمان قیڕەشلەکەشمان کەمتر سەرف دەبی. یعنی لە هەموو لایەکەوە سوودی لێ دەبینیم و هەمان کاتیش لۆ ژینگە زۆر بە سوودە، ژینگەی پیس ناکە. نقطەی ئەساسی ئەوەیە کە زۆر دۆستی ژینگەیە ئەو ئیشە و سیستەمەکی تازەشە لە هەموو کوردستان. بەس ئەمە ڕیسایکلینمان هەیە لێرە زۆرش سوودمان لێ بینیوە. قێرە کۆنەکانی بابلێن جادەکان کە هەری دەگیرێ دووبارە دێنەوە کنەما. ئەمە یانەوە تەگە بە قاشتەی بی بە زۆرێک بەکاری دێنین. ئەگەر هەڵکراو بی یعنی هەری قەرێنین قیرەکە ئەویش بە کەسارەی هوردی دەکەینەوە دووبارە وەکو قاشتەکەی بەکاری دێنینەوە. یعنی ئەو قیرە لێو پرۆژانەکە هەڵدەقەلێنرێ فڕە نایدەی دووبارە سوودی لێ دەبینەوە. لەگەڵ دەستپێکردنی کابینەی نوێمی چاکسازی خواست گرنگجێکی تایبەت بە هەلی کار دراوە. هەلی کار لە کەرتی گشتی لە کەرتی تایبەتی گرنگجی پێدراوە. ئێستا ئەمە وەکو بەڕێوەبەرایەتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی هەولێر سەر بە وەزارەتی ئاوادانکردنەوە 33 فەرمانبەرمان هەیە بەڕاستەوخۆ کار لەو کارگەیە دەکەن کە هەلی کاریان هەیە و بەنە ڕاستەوخۆ بەدەیان و لەوانەیە سەدان هەلی کارمان هەبی ناڕاستەوخۆ کار لێ دەکرێت ئەو کاتانەی کارگە کار دەکە. ئەو کاتێ پێشتر پێشەوەی ئەو کارگەدا بمەزرێ ئەو قیڕانەی کە هەبووە لە چاکردنەوەی ڕێگاوبان و نۆژەنکردنەوەی ڕێگاوبان پێشتر هەمووی فڕە دەدرا. ئەو ژینگە جوانەی کوردستانمان هەمووی پیس دەبوو. ئێستا لە پاشەوەی کابینەی چاکسازی نوێم دەست بەکار بوو ئەو کارگەیە وەکو گرنگجیدان بە ڕیسایکلین و دووبارە بەکارهێنانەوەی ئەو کەرستانەی کە پێشتر فڕە دەدرا بەکاری دەینەوە. ئەوە زۆر سوودی ژینگەی هەیە لەوەی کە ئەو کەرستانەی پێشتر فڕە دەدرا ئێستا فڕە نادرێت دووبارە دەکرێتەوە و ژینگەش ئەو کەرستانی پێشتر دەردەهات لەنا ئەو ژینگە جوانەی خۆمان دووبارە بەکاری دەینەوە. کەمتر گازی با بڵێن خراپ بۆ هەوایە ژینگەی خۆمان پەرد دەبوو. ئێستا ئەوەی کەمتر مایە.
کارەکەی خۆم زۆر خۆش دێ ئیشەکە و کارەکەی خۆم زۆر خۆش دێ لێرە بەردەوام و بەردەوامیش دەبم هەتا پێم بکرێ بەردەوام دەبم ئەوەندەی خوای کەورە تەمانم دابی لێرە بەردەوام دەبم و حەز دەکەم زیاتریش بە جوانترین شێوە خزمەتی ئەو وڵاتەوە و نیشتمانە و ئەو گەلەی خۆم بکەم و زۆریش ئاسوودەمە لە کارەکەی خۆم ئەلحەمدوللا.